لە خۆشحاڵم جاری وا هەیە لە سعات 4 بەیانیەوە هەڵسم بە مۆبایلەکەم مراقبەکەم ئیتر خەڵکی ڕەمی نەزانێ ڕاوچیوانە ئەزانن چونکە ئیجرات کراوە بەهۆی ئەو کامیرانی منەوە لەگەڵ ڕاوچێکانە بەڵام من ئەم شەو مەسەر میوانمە بووە سعات 2 خەوتم سعات 4 و چارێک خەبەر بۆتەوە بە کامیرە مراقبەی ئەمانم کردووە ئێستا ئەمڕۆ حیوانە کیوی زۆر کەم لەسەر کۆلەکان چونکە دوێنێ ئەم بەیانە دووسێ گورگ لەسەرم کینانە بوون حیوانەکانیان ڕاو نەبوو خۆتەقە لە گورگیش ناکەم گورگیش ناکوشم بەڵام کارێکی کردووە گورگانە ئەو دوو ڕۆژە لەم ناوەن حیوانەکان ناوێرن بێ لەسەر ئەوەکان بە باشی هیچی ئەەکەن بۆ بەراز کە وەکو باسێ کرد زۆر زەرەیشی لێ بەراز خۆی بە قانون کوشتنی هەموو ئاژەڵێکی مەمنوعە خەڵکی دیاتەکان دێن ئەڵێن ڕێگەمان بدەنەچن بۆ لای مدیر ناحیە و پۆلیسی دارستانوانە بەڵام ئەویشی حکومەتە زەرەری زۆری هەیە کشت و کاڵتێکەدا دێراوتێکەدا مەرەزەی نەیاڵە گەڕێتەوە ئەمانەکە زۆر بەراز ئێستا زۆر بووە بەرازیش جاری وایە حوت هەش بەچکێ بێ ئەوەنە بە سەریعی زیاکە یعنی ئێستا ئەو ئاژەڵی زۆرترین بە لەم ناوەیە بەرازە بەراز و بزن و کارە کیوی زۆر بزن و کەڵە کیوی